سڵاو بینەرانی خۆشەویست، لەگەڵتانم بۆ لێکدانەوەی هەواڵ. بینەرانی خۆشەویست هەروەک ئاگادارن ڕۆژی هەینی کۆمەڵک لە شاخەوانانی بانە لە کوێستانی حەوتاش دەکەونە ژێر هەرەسی بەفرە و بەداخەوە 6 کەس گیان لەدەستدەدات. ئەمەش بووە هۆکاری خەم و پەژارێکی زۆر لە ناو خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی شۆڕژگێڕی بانە و دەوروبەر. بە وردەکاری زیاتر لە سەرم هەواڵەت داوامان لە هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بێت و وەڵام بە چەند پرسیارمان بداتەوە. هاوڕێ ئاکۆمان لە سکایپا لەگەڵدایە. هاوڕێ ئاکۆ بەخێر بیت، سپاس بۆ بەشداربوونت. سپاس بۆیەوە هاوڕێ بەهرام، ڕێز و سڵاومەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتەندا. زۆر سپاس. هاوڕێ ئاکۆ، وردەکاری و شێوەی ڕوودانی ئەم کارەساتە چۆنی بوو؟ بەڵێ هەروەکێوەش لە هەواڵەکان تا باستان لێکرد و پێشتریش لە ناوەندی هەواڵی کۆمەڵە و لە مەڵپەڕ و کاناڵە جۆراوجۆرەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاو کرایەوە. دوێکە دەی ڕەشەمە کۆمەڵێک لە گروپە شاخەوانیەکانی شاری بانە، سوورکێ و زاکرۆس، تاڤگە و پاژین هاوڕێ لەگەڵ گروپێکی شاخەوانی شاری بۆکان بەرە و کوێستانی کەلەکەجار لە منتقەی حەوتاشی سەربەبانە بەنیازی شاخەوانی دەچون بۆ ئەوێ. یەکێک لە گروپەکان کە گوایە ناوی تاڤگەیە پێشوەخت دەکەوێتە بەر ڕوونووی بەفر و باقی گروپەکانی تر ئەچن بەدەم ئەوانەوە کە بەداخەوە لەم کارەساتەیە هەروەک خۆشتان لە هەواڵەکان باستان لێ کردووە. 6 کەس لەوانە شەهلای ڕەحمانی، عومەری عەبدوڵڵایی، کاروان ئەحمەدپور، یاسا سادەقی، ڕووناک دانشمەند و خالقی محەممەدنژاد زۆر بەداخەوە گیانیان لەدەستدەدەن. هەردوویەکە دوای ڕوودانی کارەساتەکە کۆمەڵێکی زۆر لە خەڵکی شاری بانە بەتایبەت خەڵکی ئاوایەکانی حەوتاش و بیاندەرە و دەوروبەر بەهانای شاخەوانانەوە چن و دیارە لەو تعدادی کە کەوتبوونە ژێر ڕوونووی بەفر زۆرتر بوون ئەوەی کە ئەمارەکان باسەکرێت و من بە دەقیق نازانم، بەڵام ئەوەی باسی لەکەن سەروی 20 کەس بوون، بەڵام بەخۆشیەوە تعدادێکی زۆریان ڕزگارەکرێن و ڕەوانەی نەخۆشخانەی شاری باناکرێن بۆ دەرمان و هەندێکیان قاچیان شکاوە، هێندێکیان بریندار بوون. ئەوە بەڵام 2 کەسیان هەر ڕۆژی جمعە بە ناوی یاسای سادەقی و شەهلای ڕەحمانی بەداخەوە گیانیان لەدەستدەدەن. بە دووادا چوون درێژەیە کێشێت تا درنگانێکی شەو، بەڵام بەهۆی کەش و هەوای تاریکی ناوچەکە و سەرماوسۆڵێکی ئەژگار زۆر لەو کوێستانە باقی بە دووادا چوونەکە دانن بۆ ڕۆژی شەمە هەر لە سەربەیانی ساعات 6ەوە هەموو تیمەکانی فریاکەوتون کە گوایە لە شارەکانی دەوروبەر لەوانە مەریوان، بۆکان، سەقزیش بەدەمەوە هاتبوون دەچنە کوێستانی کەلەکەجار و بەداخەوە تەرمی ئەو 4 کەسە کاک عومەر و کاک خالق و ڕووناک کاروان لە ڕۆژی شەمە کە ئەمڕۆ بێت دەیدۆزنەوانێ و ئەوانیش ڕەوانەی شاری بانە دەکرێت. هەتا ئێستا ئیتر هیچ کەسێک لە ژێر ڕوونووی بەفرا نەماوە، چ بریندارەکان و چاوانێکی کە گیانیان بەخ کردووە بە هیممەت و یارمەتی خەڵکی ئەو ناوچەیە هاتوونەتە دەرەوانێ و ئێستا کەس لە ژێر بەفرا نەماوە. سپاس هاوڕێ ئاکۆ. ئەمێ ئەوە پرسم، شێوازی بەدەمچوون و فریاکەوتنەکان چۆن بووە؟ ئەوەی کە بێمە وترا و لە دوێکەوە باسلەواکرا، یەکەم ئەوەی کە معاونی ڕێژمهور پزیشکیان و کاربەدەستانی دەوڵەت تەنیا لەسەر کاغذ و بەڕاگەیاندن هاتبوونە سەر خەت و گوایە داوایان لە وستانداری و فەرمانداری و باقی نەهادەکانی تری دەوڵەتی کردووە کە بەهانای ئەو شاخەوانانەوە بچن، بەڵام بە گوێ ئەو قسانەی کە لەو کەسانە بیسراوە کە لە بەشی فریاکەوتن بوون و هەر لە سەرەتاکانەوە بەدەم ئەو شاخەوانانەوە چوو بوون، هیچ تەجهیزاتێکی ئەوتۆ یا ئەوەی کە کۆمەک بێت بۆی کە ئەو خۆشەویستانە لە ژێر ڕوونووی بەفر بێنە دەرەوە لەلایەن ئەو نەهادە هاتوون و هیچ بەداچێک لەلایەن کاربەدەستانی ئیسلامی و بە فریاکەوتنەکان بێژگە لە نەخۆشخانەی شاری بانە
هیچ نەهادێکی تری معمولاً لە شوێنەکانی تر لە ئەگەری حوادثێکی ئاوا سروشتیا بە هەلیکۆپتەر و بە تەجهیزاتی میکانیکی مۆدرن و پێشکەوتوو دەچن بە هەنایانەوانێ زۆر بەداخەوە نە بە هەناوە چوون بووە نە بەدەمەوە چوون تەنیا ئەوەی کە بووە هیممەت و دەخۆ مایەدانانی خەڵکی شاری بانە و باقی شاخەوانان و وەردەشوانان و گەنجانی شاری بانە و بە تایبەتی ئەوەی کە باسی لێەکەن و لەوانەی کە لە مەحەلە حوزوریان بوو قسەمان لەگەڵا کردوون خەڵکی ناوچەی حەوتاش و داهاتەکانی دەوروبەری حەوتاش لەوانە بیاندەرە و دەوروبەرەکانیان بوون کە زۆر هەر لە سەرەتاکانەوە زۆر بە دڵ ئاوەڵایی و بە گیان لە سەردەستی و بە ئیمکاناتێکی کەمەوە بەدەم ئەو شاخەوانانەوە چوون و هەتاکوونێ ئاخرەکانی شەویش تعدادێکی زۆر لەو خەڵکەی کە لەوێەوە چوبوون و بەدەم شاخەوانانەوە لە بانە و لە باقی ناوچەکانی تر لە ئاوایی حەوتاش لە ماڵی خەڵکی حەوتاش ماونەتەوە هەتا بەرەبەیانی سەعاتی 6 دووبارە خەڵکان و کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی وەرزشی تر خەڵکی ئاوایی هاوکات هەمویان چوون تا ڕۆژی شەمە ئەویان دەرێناوەتەوە مێو بڵم کە ئەوەی کە کاربەدەستان و بەرپرسانی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە شاری بانە بەتایبەت وسانداری و فەرمانداری کردویانە تەنیا لەسەر وەرەقە و ڕیاکاریەکی زیاتر لەوە هیچ نەبووە ئەوەی کە کراوە ئەوەی بەدەمەوە چوون بووە بە گوێرە شاید حاڵان لە مەحەلی ڕووداوەکە تەنیا خەڵکی تێکۆشەری خەڵکی بانە و گەنجانی بانە و بەتایبەت گوتم ئاوایەکانی دەوروبەری حەوتاش و ناوچەکە بوون بەهیممەتەوە زۆر لە خۆ بردووانە گیان لە سەردەست چوون بەرەو پیریان و ئەوەی کە توانیویانە ڕزگاریان کردووە بەداخەوە ئەو 6 نەفەرش کە ناوەکانیمان هێنا و ئێوە لە هەواڵەکان باسان کرد فریان نەکەوتبوون و لەژێر بەفرا خەفەبوون و گیانیازیان لەدەستاوە. زۆر سپاس هاوڕێیاکۆ بەداخەوە بۆم کارساتە دڵتەزێنا ئەمەوێت لە کۆتاییدا ئەوە لێ بپرسم دوایین وتتان لەمبارەوە بە تایبەت ڕوو لە خەڵکی شاری بانە و بنەماڵێم ئازیزانە چییە؟ کاک بارام یەکەمەوەی بڵێم پرسە و سەرخۆشی خۆمان و هەموو هاوڕێیانم لە کۆمەڵا لە خەڵکی تێکۆشەری شاری بانە و بە تایبەتی بنەماڵی ئازیزانیان دەکەین خۆمان بە هاوخەمیان دەزانین خۆمان بە هاوسۆزیان دەزانین و هیوادارین باقی ئازیزانیان لە سڵامەتی و تەمەندرێژیان بن. ئەوەی کامەوێت لە دوایین وتما باسی بکەم ئەوەیە کە شاخەوانی و وەرزش و بەگشتی شاخەوانی بۆتە فەرهەنگێکی جێکەوتوو لە ناو خەڵکی کوردستان. ئەمە چەند دیاردەی باشی لەگەڵ خۆی هێناوە. یەکەم ئەوەی کە شاخەوانی پێکەوە وەرزشکردن تێکەڵاوەتی ژن و پیا و دژی هەڵاواردنە بە معنایەک لە پراکتیکا خەریکە تێکەڵاوێتیەک دروستەکات لە ناو ژن و پیاوە لە کوردستان و لە هەموو شارەکانی کوردستان لە گروپە جۆرا و جۆرەکانە و بەردەوام و هەفتانە و ڕۆژانە لە گروپای جۆرا و جۆر تێکەڵاوێتی کچوو کوڕی شۆڕژگێڕی کوردستان پێکەوە ئاچن بەرەو شاخەکان هەم وەرزشە بۆ سڵامەتی هەم ئەوەشی کە دژی ئەم هەڵاواردن و پەدیدەی جیاکاریی کە کۆماری ئیسلامی ئێوێ بیکا بە فەرهەنگ لە کردەوەدا وەرزشوانان و بەتایبەت شاخەوانانی خۆشەویست لە کوردستان دژی ئەم دیاردەیە وەسان و لە کردەوەدا پێکەوە بوون و پێکەوە وەرزشکردن و تێکەڵاوەتی ژن و پیاویان بە ئەنجام گەیاندووە. دووهەم ئەوەی کە ئەم شاخەوانانە ڕێگایەکی بە ئەرێنیان بە کردەوە دەرهێناوە بۆ دژایەتیکردن لەگەڵ ئاعتیاد و مەواد کێشان و پەرەسەندنی ئاعتیاد لە کۆمەڵگای کوردستان بەجێ ئەوەی کە گەنجانی کوردستان ڕووبکەنە مەواد کێشان و ڕووبکەنە پەدیدەی ئاعتیاد لە کوردستان و کۆمەلگای کوردستان بەرەو ئەوە قارەیە کە کۆماری ئیسلامیش بێمەین نییە بە تایبەت لە کوردستانە ئەمە درێژە گەورە بێتەوانێ
شاخەوانان و گروپەکانی شاخەوانی لە کوردستان بە معنایەک لەمپەرێکی ئێژگار گەورەیان داناوە گەنجانی شۆڕژگێ ڕوولاوان بەجێوەی ڕووبکەنە ئەم مەحافلی ئاعتیاد و مادە هۆشبەرەکان ڕووەکەنە شاخەکان و هەم بۆ سڵامەتی خۆیان و هەم بە معنایەکیش دوورەکەونەوەەوە ئەوەی تریشی کە زۆر بە بڕوای من گرنگە تەواوی ئەم شاخەوانانە بە معنای ژینگە پارێزیشن کەم تەرخەمیەکانی کۆماری ئیسلامی بەتایبەت ئاگر تێبەردان لە شاخەکان و کەم تەرخەمی بەنسبەت ژینگە و ناوشار و شاخ و دارستانەکانەوە تەواوی ئەم شاخەوانانە بە هیمەتی خۆیان خۆبەخشانە دڵسۆزی ژینگەشن هەر لە چاندنی نەمامەوە لە ئاگر کوژاندنەوە هەتاکوێ پاک و خاوێنکردنی دارستانەکان و شاخەکان لە زبڵەکانە بەشێکی بەرچاو لە کاری ئەم شاخەوانانە بووە هەتا ئێستاش کە کراوە چ ئەوانەی گیانیان بەکردووە چ ئەوانەشی کەماون چ ئەوانەشی کە لەمە بەدواو کاراکەن ئەمانە کە باسم کرد هەمووی نەتیجەی عەمەلی کردداری ئەو شاخەوانانن کە لە گروپە جۆراوجۆرەکانە لە کوردستان و لەوانەش بانە خەریکن هەڵسوڕان دەکەن شتێکی تریش کە هەیەە حسێکی هاوپشتیە حسێکی بەدەمەوە بوونە بەخەمەوە بوونە ئەم گروپانە ئەگەر چی ئەم شاخەوانانە لە گروپە جیاجیاکانە خەریکن چالاکی و هەڵسوڕانەکەن بەڵام لە هەمان کاتە حسێک فەرهەنگێکی هاوپشتی فەرهەنگێکی پێکەوە بوون و بەخەمەوە بوون لەگەڵ یەکترینە لەناو کۆمەڵگای کوردستانە پێچیان هێناوە بەوە بڕوای من کارێکی زۆر زۆر باش و پۆزیتیڤە کە شاخەوانانێکن کارەساتی سروشتی ئاواشی لێ بێتوانێ زۆر بەداخەوە ئێستا بە هەر شێوازێک تعبیری بکەین پێم وایە کارەساتێکی سروشتی بووە زیانێکی گەورە لە خەڵک کەوتووە بەڵام ئەم فەرهەنگە ئەم شێوە کارە بەو هۆکارانەی کە باسم کرد بۆ چوارخاڵی کە بە بڕوای من گرنگترینیان بوو باسم کرد دەبێت درێژە بەم کار و چالاکیانەیان بدەن بۆەوەی کە کۆمەڵگایەکی سالم سیاسی و سلامەتمان بێت و لە کۆمەلگایەکی ئاوایە دەتوانین بەرەو ئامانجە گەورەترەکانمان هەنگاو هەڵبنین من جارێکی تر و لە کۆتاییدا هاوخەمی خۆم و هەموو هاوڕێیانم بۆ بنەماڵەی ئەو ئازیزانەی کە گیانیان بەکرد بوو بۆ باقی هاوڕێیانیان لە گروپە جۆراوجۆرەکانی شاخەوانی لە شاری بانە ڕادەگەێنم هیوای سلامەتی و زوو چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم و ئارەزووی موفەقیەت و سەرکەوتن بۆ هەموو وەرزشوانان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان و بە تایبەت شاخەوانانی خۆشەویستیش دەخوازم سپاس بۆیەوە سپاس بۆ بەشداربوونتان هاوڕێیاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆیەوە بینەرانی خۆشەویست لێکدانەوەی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد بن